گرژیەکانی نێوان پارتی و یەکێتی لەسەر پۆستی سەرۆکۆمار پێی ناوەتە قۆناغێکی هەستیارەوە. هەریەکەشیان یەکتر با تێکدانی یەکڕیزی نێوماڵی کورد تۆمەتبار دەکەن. ئەوکار نوێنەری حکوومەت یەرەم لە تاران دەڵێت ئێران لەسەر پۆستی سەرۆککۆمار هۆشداری داوەتە یەکێتی و پارتی. لە ماوەی 24 کاتژمێردا یەکێتی و پارتی دوو ڕاگەیەندراویان لە دژی یەکتر بڵاو کردەوە. هەریەکەیان بە بەکارهێنانی دەستەواژەی تێکدانی یەکڕیزی و تەبایی نێوماڵی کوردی ئەوی تر تۆمەتبار دەکات و هەردوو لاش بەجیا سەرقاڵی لۆبیکردن و یەکلایکردنەوەی پۆستەکانن لە بەرژەوەندی خۆیان. یەکێتی پۆستی سەرۆکۆمار بە ئیستحقاقی سیاسی خۆی دەزانێت و بەرەم ساڵحی بۆ پۆستە کاندید کردووە. پارتیش بە تێکدانی یەکڕیزی نێوماڵی کوردی و ڕێکەوتنی تاگلایەنە تۆمەتباری دەکات. ئەو کات بە شاندی جیاجیا و لە ئاسی باڵا سەرقاڵی کۆبوونەوە بەدەستهێنانی دەنگە بۆ یەکلاکردنەوەی کاندیدەکان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق کە بەرەم ساڵحە. پارتی ڕۆژی دووشەممە ڕاگەیەندراوێکی دژ بە یەکێتی بڵاو کردەوە دەڵێت دەبێت یەکێتی بەرپرسیارەتی دۆخی ئێستا و دواتری ئەو لێکترازانەی هاتۆتە کایەوە لە ئەستۆ بگرێت. پارتی لە ڕێگەی وتەبێژەکەیەوە ڕایگەیاندووە یەکێتی بەردەوام بوو لەسەر پێداگیری خۆی بۆ کاندیدکردنی کەسێک ئەویش لە دەرەوەی ڕەزامەندی نێوماڵی کوردی و پۆستی سەرۆککۆماریشی وەک ئیستحقاقێکی تەواو حیزبی سیر کردو و لە ڕوانگەیەکی تەواو حیزبیانەوە کاری بۆ کردووە نەک نیشتیمانیانە. لە ئێستادا نێوماڵی شیعە لە نێوان سەدر و چوارچێوەی هەمانگی نەگەیشتوونەتە ڕێکەوتن بۆ پێکێنانی حکوومەتی ئایندەی عێراق و یەکلایکردنەوەی پۆستەکان. پارتی و یەکێتیش بەسەر دوو ئاڕاستەدا دابەش بوون. پارتی ڕێکەوتنی لەگەڵ بەرەی سەدر و سوننەکان ئەنجامدا و ڕۆڵی هەبوو لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. یەکێتی و چوارچێوەی هەمانگی شیعەش تاوەکو ئێستا لە یەک ئاستا وەستاون. ئەوکات نوێنەری حکوومەت یەرێمی کوردستان لە تاران دەڵێت ئێران پەیامی داوە نابێت کورد ببنە هۆی لێکترازانی ماڵی شیعە ئەگەر نا بە دڵنیاییەوە ئێران بەرپەرشدانەوەی دەبێت. ئازم دەباخ نوێنەری حکوومەت یەرێمی کوردستان لە تاران بە بەشی کوردی دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە ئێران پەیامی داوە بە سەرۆکی حکوومەت یەرێم و لایەنە سیاسیەکان کە نابێت کورد ببنە هۆی لێکترازانی ماڵی شیعە ئەگەر نا بە دڵنیاییەوە ئێران بەرپەرشدانەوەی دەبێت. ئازم دەباخ نوێنەری حکوومەت یەرێمی کوردستان لە تاران دەژڵێت ئەم پەیامە هی ئێستا نییە و چەند مانگێک پێش ئێستاش کە ئیسماعیل قاانی سەردانی ئەولێر و سلێمانی کرد هەمان پەیامی بەلایەنە کوردیەکان داوتی نابێت کورد ببێتە لایەنگری لایەنێکی شیعە بۆ دروستکردنی زۆرینەیەک بۆ دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران. لە ئێستادا بۆی سڕکردنی کارەکانی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانەوە ڕێوشوێنەکانی هەڵبژاردننی سەرۆککۆماری عێراقیش پەک خراوە. لەگەڵەوەشدا هەوڵی بەدەستهێنانی پۆستی سەرۆککۆمار ئاگری لە پەیوەندی و ڕێککەوتنە سیاسەکانی پێشووی پارتی و یەکێتی بەرداوە و بۆی دژواربوونی جەنگی بردنەوەی پۆستەکەشەوە بە دوور نازانرێت بازنەی لێکترازانەکە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان و هاوبەشێتی ئەو دوو هێزە لە حکومڕانی و ئیدارەدان شۆڕ ببێتەوە.